ئەفەرمێت چی؟ ئەفەرمێت فەئولائیکە هم العادون، ئەوەی ئەم سنوورەی بەزان ئەوە داگیرکەرن، ئەوە سنوور بەزێنن. تۆ توانی سنووری وڵاتێ بەزێنیت بەبێ ئەوەی کە ڕێگە و پاسپۆرت و ڤیزەی ئەو وڵاتەوە پێبێ؟ ناتوانیت. ئەتوانی سنووری موئەسسەیە بەزێنیت، نەخێر ئەتوانی سنووری ماڵێ بەزێنیت. ئەیت خوا جورئەتەکەی سنووری خوا ببەزێنی قرس نییە؟ ئەها چەند سەختە تۆ بتوانی سنووری خوا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ لا يزني الزاني حين يزني وهو مؤمن. ئەو کەسەی کە زینا ئەکات لەو کاتەی کە زینا ئەکات ئیمانەکەی بەرز دەبێتەوە، ئاوا دوورەکەوێتەوە لێی هەتا زیناکەی تەواوەکە، ئیماندار نییە. ئەی ئەگەر ڕۆحی دەرچوو، زۆر کەس لەم کاتیازان بۆ ڕۆحی دەرەچێ، چکە ئینسان کە زینا ئەکا و کە ئەو تاوانە ئەکا دڵی پەلەپەلەکات، زەختی بەرز دەبێتەوە، چەند قاز زەختی بەرز دەبێتەوە. بۆیە بینی زۆر جار کابراڵێن وەڵا ڤیاگرای خواردووە جەڵتە لێ یاڵ تۆپی لە تاوانێکە ئاتۆپێ دوو لە ڕووی ئێوە کە گوناحەوە ناوی تۆپی وشیان بۆ بەکاربێنیت. ئەو کەسەی کە فیسق و فجووری هێنایە کوردستانی خۆمانەوە، ئەبینین چۆن خوای گەورە بردێەوە، چۆن دوو لە ڕووی ئێوە وەکو حەیوان مدار بۆوە، کەس نەیزانی چۆنیان بردەوە و چۆنیان لاشەکەیان لە چ کەلاوەیەکە شاردەوە. ئەها ئەم مستەمەعە بەس پیاوی چاکی تیا هەڵەکەوێ. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ لا يزني، ئەی ناتەرسی لەو کاتەیە ڕۆحت دەرچێ، ناتەرسی لەو کاتەیە کە ئیمانەکە و دەرچووە ڕۆحەکەشت دەرچێ. بۆ چکە ئینسان لەو کاتەیە دڵی پەلەپەلە، زەختی بەرزە. ئەزانن بۆ خۆشەویستەکەم شتەکە ئاسانە، خۆ تۆ وا نەزانیت بە قووەت و بەدەسەڵاتی خۆ زیناکەیت. تۆ بە ڕەحمی خوا جیماعە پێیەکرێ، ئەژانی پیاوەتی و نییە وەڵا ئەو پیاوە و ئەو ئەتوانێ وا بکەوە پێ. بۆ تۆ وازانیت ئەو پلە گۆشتە لە پۆڵا دروست بووە. ئەزانن دوو تورەکەی شل لە دوو تورەکەی شل لەم دیو دیوەوە کە پێویستەکە ئینسان کۆ بێتەوە و مناڵ بخاتەوە، هەردوو دەرچەی دوو تورەکەکە ئەگیرێ لەم سەر و سەرەوە. خوێن ئەڕوا بۆ ناوی خوێن ناگەڕێتەوە، خوێن تایە قەتی سەمێنێ، هەتا وەکو پیاوەتی تۆ هەستێت و بتوانی مناڵ خەیتەوە جوود بیت. خوێن خەریکە ئەمەیە لەو شوێنەیە. بۆیە لە هەموو کاتێ لە نەخۆشی و لە تاوانەوە معەڕەزتریت کە تووشی جەڵتەیەک و تووشی بەڵا بیت. بۆیە تووش زۆر جار ئەوانە کە زۆر جار زەکەیان بەڕەقی ئەمێنێتەوە ماوەیەکی زۆر تووشی حاڵەتێکم کەوتێ پریاپیزم. هەر خوێن لەنا ئەو شوێنەیە ئەمەیە جارێکی تر قەت ئەو شوێنە بە کەڵکی پیاوەتی نامێنێت، ڕێک ئەشکێ ئەو شوێنە. بۆیە بەڕێزەکەم تۆ ئەزانی بیری ئەوە بکەوێتەوە کە ئەم تاوانەی کە ئەویکەیت بە ڕەحمەتێک و بە بیستێکی خوا ئەیکەیت، دەسەڵاتی خۆشتی تیا نییە، وەکو میزکردن نییە دەرگای بۆ بکەیتەوە بکرێتەوە و دابخرێت، بەڵام لەسەر ڕێڕەوی میز دروست بووە بۆ ئەوەی کە چکە ئەگەر ماوەیەکی زۆر میز ئەو شوێنە پانەکاتەوە ئەو شوێنە وشکە بێتەوە. بۆیە ئەبێ ڕێڕەوی مەنی لەسەر ڕێڕەوی میز بێت. الله بۆی قەت لە خۆشمان گەورە نەبین. ئەها پیرەمێرد دەفەرمێ بۆ تۆ لە لوتی فیل کەوتوویە خوار دەچوە دابەزیویت. کابرایەک خۆی زۆر بە گەورە ئازانێتە لای ئەبوو بەکر و متەکەبیر و خۆی نەزانێ. ئەبوو بەکر لە تۆ ئەو پیاوەنی کە لە دوو کونە میزەوە پیتەتە دەرەوە بیکە دیخاتەوە هۆشی خۆی. بۆیە بەڕێزەکانم ئەم بەڵایەکی گەورەیە، ئەبێ زۆر وریای بین، زۆر بەدەمیەوە بین. ناکرێ ئینسان تاوانەکە هەروە بە ئاسانی سیر بکە و بەسەریا تێپەڕێ.